بناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان لە بەرنامەی مایکرۆسۆفت وۆرد کاتێک ئێمە بە ئینگلیزی شتێک دەنووسین بۆ نمونە ئۆفیس 365 ژمارەکە بە ئینگلیزی دەنووسیتن و کاتێک کە بە کوردی دەنووسین دەمانەوێتن ژمارەکەی بە کوردی بنووسیتن بەڵام زۆرجار بە کوردی نانووسرێتن بە ئینگلیزی دەنووسرێتن. ئێستا دەمانەوێتن ئەو کێشەیە چارەسەر بکەین. 365 سەیریکەم بەڕێزان بە ئینگلیزی نووسراوە بۆ ئەم مەبەستە چی دەکەین کە بە کوردی نووسرێت؟ دەچینە فایل، ئۆپشن، ئەدڤانس، اینجا لە بەشی شۆ دوکومنت کۆنتێنت دەچینە بەشی نۆمێرال دەکەین بە کۆنتێکست هەر دەبژێرین اینجا کلیک لەسەر ئۆکێ دەکەین دەبینین کە بە کوردی بۆمان دەنووسێتن. ئەو جارە هەر ژمارەیەک لێرە ئێستا بنووسین بۆمان بە کوردی دەنووسێتن. هیوادارم سوودی هەبیتن. لایک و کۆمنتتان لەبیر نەچێ. زۆر سوپاس.